پۆستەکانی کورد لە بەغدا لە بەردەم کۆمەڵێک سیناریۆدا. لانووسینی دڵشاد ئەنوەر. کورد لە بەغدا کۆمەڵێک پۆستی باڵای هەیە. دیاریترینیان بریتین لە پۆستی سەرۆک کۆمار، وەزارەتی دەرەوە، وەزارەتی داد و ئاوەدانکردنەوە. سەرجەم پۆستانە بە ڕێکەوتن لە نێوان یەکێتی و پارتیدا بەشکراون. هاوشێوەی گۆڕانکاریەکانی عێراق و ناوچەکە پۆستەکانی کوردیش لە بەغدا لە بەردەم ئەگەری سەر لە نوێداڕشتنەوە و گۆڕانکاریدان. بۆیە دەکرێت لە کۆمەڵێک ڕۆوە لێیان کۆڵینەوە و شیکاریان بۆ بکەین. پۆستی سەرۆک کۆمار. تاو کاتەی جەلال تاڵەبانی سەرۆک کۆماری پێشووی عێراق ئامادەگی لە نێو گۆڕەپانەکەدا هەبوو، پۆستی سەرۆک کۆماری بەبێ کێشە پێدەدرا. بەڵام دوای ئەو پۆستەکە بووە مایە ناکۆکی و مشتومڕ. دکتۆر فواد معسووم پۆستی سەرۆک کۆماری لە دوای تاڵەبانی وەرگرت. بەڵام گەیشتنی ناوبراو بە کوشکی سەلام بەبێ کێشە نەبوو. بەو پێی ململانەی نێوخۆیی ڕوویدا و دکتۆر بەرهەم ساڵح ڕکابەری بوو. دوای کۆتایی هاتنی خولی سەرۆکایەتیەکەی معسووم، ململانەکان لەسەر پۆستی سەرۆک کۆمار چڕچر و فراوانتر بوونەوە. بەرهەم ساڵح گەڕایەوە نێو کێبڕکێکە و پارتیش هاتە نێو یاریەکەوە بۆ بردننی پۆستەکە. بەڵام بە پاڵپشتی لایەنە شیعەکان ساڵح کێبڕکێکەی بردەوە. ساڵی 2021 ململانەکان لەسەر پۆستی سەرۆک کۆمار تاواقوڵ بوونەوە. ئەو کاتەی بەرهەم ساڵح و لەتیف ڕەشید لە دیوی یەکێتی و لە دیوی پارتیش هۆشیار زێباری و ڕێبەر ئەحمەد بە دوای یەکدا خۆیان تاقی دەکردەوە. یەکێتی پاڵپشتی بەرهەم ساڵحی دەکرد و پارتیش هەوڵی بردننی پۆستەکەی دەدا. بەڵام دوجار بازەکە بە سەرشانی لەتیف ڕەشیدەوە نیشتەوە. هەرچەندە کاندیدی فەرمی هیچ لایەکیان نەبوو. بەڵام دواتر یەکێتی خۆی کردە خاوەنی و پارتیش بانگەشەی پشگیری لێکردنی کرد. لەتیف ڕەشید لە کاتێکدا دەرفەتی گەیشتنە کۆشکی سەلامی بۆ ڕەخسا، شیعەکان بەهۆی ڕووداوەکانی دوای مانگی تشرینی 2019 لە بەرهەم ساڵح نیگەران بوون. هەروەها بەهۆی هاوپەیمانێتی سێقۆڵیەکەوە لە پارتیش تووڕە بوون. بۆیە ئەوان هاوکێشەکەیان لە نێو ئەنجومەنی نوێنەراندا یەکلایی کردەوە. پۆستی سەرۆک کۆمار و سیناریۆکان. پێناچێت ئەم جارەش یەکلاییکردنەوەی چارەنووسی پۆستی سەرۆک کۆمار بێکێشە بێت. هەرچەندامە گرێدراوە بە هاوکێشەکانی دوای هەڵبژاردنەوە، بەوەی تا چەند گۆڕانکاری لە نەخشەی سیاسی و هەژمۆنی دەرەکی ڕوودەدات. لە هەموو بارەکاندا یەکلاییکردنەوەی پۆستی سەرۆک کۆمار لە بەردەم کۆمەڵێک سیناریۆدایە. لەوانە: یەکەم، یەکێتی و پارتی هێشتا کابینەی نوێی حکوومەتی هەرێمیان پێک نەهێناوە، بۆیە ڕەنگە پۆستەکانی عێراق و هەرێم لە دوای هەڵبژاردن بە یەک پاکێج یەکلایی بکەنەوە. ئەو کات پۆستی سەرۆک کۆماریش دەبرێتە سەر میزی گفتوگۆ. ئەگەر پارتی داوای پۆستی سەرۆک کۆمار نەکات، هەوڵدەدات یەکێتی کەسێک کاندید بکات ڕای ئەوی لەسەر بێت، یاخود بە ڕێککەوتن یەکلایی بکەنەوە. دووەم، ڕەنگە پارتی هەوڵی بەدەستهێنانی پۆستی سەرۆک کۆمار بدات، بەڵام ئەم جارە بە ڕێککەوتن لەگەڵ یەکێتی، بەوەی واز لە پۆستەکانی عێراق بهێنێت و لە هەرێمیش لە هەندێک پۆستدا نەرمی بنوێنێت بۆ ئەوەی پۆستەکە بۆ خۆی مسۆگەر بکات. هەرچەندە ئەگەر هاوکێشەکان نەگۆڕێن و یەکێتیش ڕازی ببێت، لەمپەری گەورە لە بەردەم پێدانی پۆستی سەرۆک کۆمار بە پارتی دروست دەبێت، چونکە ئێران و لایەنە شیعەکان ڤیتۆیان هەیە. سەرگرتنی ئەم ئەگەرە دەوەستێتەوە سەر هاوکێشەکانی دوای هەڵبژاردن. سێهەم، یەکێتی پێداگیری لەسەر بەدەستهێنانەوەی پۆستی سەرۆک کۆمار دەکات بۆ خۆی. لەم حاڵەتەشدا ناوی کۆمەڵێک وەکو کاندید بۆ ئەو پۆستە دەهێنرێت. هەرچەندە لەتیف ڕەشید بە ڕوونی پێداگیری لەسەر مانەوەی لە پۆستەکەی دەکات بۆ خولێکی تر. ئەگەر یەکێتی پێداگیر بێت و پۆستەکە بەدەست بهێنێتەوە، ناوی بافڵ تاڵەبانی وەکو کاندید بۆ پۆستەکە دەهێنرێت. گوایە لایەنە شیعەکان و ئێران لاریان نییە و هەوڵی داوە ڕای ئەمریکیەکانیش وەربگرێت. ناوی نزار ئامێدی و چەند کەسێکی تریش وەکو کاندیدی یەکێتی بۆ پۆستەکە دەهێنرێت. بەڵام دیسانەوە هاوکێشە نوێیەکان ئەم پرسە یەکلایی دەکەنەوە. هەلبوسی و سەرۆک کۆمار. محەممەد هەلبوسی سەرۆکی هاوپەیمانی تەقەدوم کە ئێستا نزیکایەتی لەگەڵ لایەنە شیعەکاندا هەیە، خواستێکی گەورەی بۆ ڕادەستکردنەوەی پۆستی سەرۆکی پەرلەمان بە کورد و وەرگرتنی پۆستی سەرۆک کۆمار هەیە. هەلبوسی بۆ گەیشتن بە کۆشکی سەلام گرفتی گەورەی لە پێشە. بەو پێی لایەنە شیعەکان نایەنەوێت ئەو پۆستە لای عەرەبی سوننە بێت، هەروەها پێناچێت یەکێتیش دەستبەرداری بێت. هەرچەندە بەم دواییانە لە نێو یەکێتیدا بۆچوونێک دروست بوو. گوایە لە دوای تاڵەبانی نەیانتوانیوە هیچ سوودێک لەو پۆستە بۆ بەهێزکردنی پێگەیان ببینن. گوایە بەرهەم ساڵح بۆ خۆی ئیشی کردووە و کارەکتەرەکانی تریش بەهێز نەبوون. لە کاتێکدا یەکێتی پێی وایە سوودمەند نەبووە لە پۆستی سەرۆک کۆمار لە دوای تاڵەبانی، بەڵام هۆکاری هەوڵەکانی پارتی بۆ وەرگرتنی پۆستی سەرۆک کۆمارەوە بوو، دەیویست لە ڕێگەیەم پۆستەوە لە دەرەوە لۆبی بکات و بیکاتە ئامرازێک بۆ بەهێزکردنی پێگەی خۆی. بۆ یەکلاییکردنەوەی پۆستی سەرۆک کۆمار پرسێکی ئاڵۆزە. چەندە پێویستی بە ڕێککەوتنی نێوان یەکێتی و پارتی هەیە، هێندە گرێدراوە بە هاوکێشە ئیقلیمی و ناوخۆییەکانی عێراق لە دوای هەڵبژاردنەوە.